بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. پەروەردە چییە و کەی دەست پێیەکە؟ پەروەردە بریتیە لە گەشە و نمای دارێک، پەلەوەرێک، منداڵێک، هەتاوەکو ئەگاتە چڵەپۆپە، هەتاوەکو ئەو شوێنەی کە پلانت بۆ داناوە. واتە پەروەردە تەنها قۆناغە، هیچ قۆناغێکیش کۆتایی نایە هەتاوەکو ئەو کاتەی ئینسان سەرێنێتەوە. بەڵام کەی دەست پێیەکات؟ ئایا لەو کاتەی کە مناڵ وردە وردە عەقڵ و ڕۆشت پێیاکا و ئاوەزانە بێت و لە شتەکان تێگا؟ یاخود دوای مەرحەلەی خوێندن و دوای کۆلیج و دوای ئەوەی کە منداڵ پێویستەکە دەستی بژیرێ و ڕۆشۆنی خۆی پێ نیشان بدرێ؟ یاخود نەخێرەمانە زۆر درەنگە، ئەکرێت زۆر زووتر دەست پێ بکەین. پیاوێک گێتە لای مالیک و کوڕی نەبیە فەرمێ ئەی مالیک، منداڵێکم بووە، حەزمە کرد نەسیحەتم کەی چۆن پەروەردەی مناڵەکەم بکەم. فەرمی منداڵەکەت چەندێکە؟ فەرمی قوربان 1 مانگە. فەرمی تۆ زۆر درەنگ هاتوویت، ئەبوایە زۆر لەمە پێش پرسیارە بکردایە، پێش ئەوەی کە دایکی هەڵبژێری ئەبوایە پرسیاری ئەم منداڵە بکرایە. چ منداڵێکە بێ و باوک و دایک و خاڵوانی ئەم منداڵە چێ بن؟ بۆیە ئەبوایە زووتر. ئەگەر مانگێک بەلای ئەوانەوە درەنگ ببێ، ئێمە منداڵ دوای ساڵ و 2 ساڵیش دەی ناپرسینەوە، چکە پێمان وایە ئەم منداڵە بچکۆلەیە، هێشتا عەقڵی ئەوەی نییە نەسیحەت کرێ. مای عیلم پیاوێکی وەکو سەهلی توستوریە فەرمێت وەڵڵاهی من منداڵەکەم لە پشت مایە، حسابی ئەوم بۆ کردووە کە دێتە دەرەوە چۆن پەروەردە بێ. بۆیە سەعیدی کوڕی موسەیبە فەرمێ من نوێژەکەم بیری مناڵەکەمەکەوێتەوە، نوێژەکانم زیاترەکەم. ئینسان هەتاوەکو ئەو ڕادەیە ئەبێت ئاگای لە مناڵەکانی بێ پێشەوەی مناڵ بێتە دنیاوە، پێشەوەی کە پێی بووتێ مناڵی لەدایک بوو، منداڵی ساوا، منداڵی مەلۆتکە، حساب و بۆ کرد بێ ئەم منداڵە چۆن پەروەردە ئەبێ. چکە خۆی گەورە کە باسی منداڵەکات لەسەر فیترە ناوێ بە، ئەم منداڵە لەسەر فیترەیەکی پاک، لەسەر فیترەیەکی جوان لەدایکە بێ. كل مولود يولد على الفطرة. ئەم منداڵە بەو فیترە پاکەی ناسکە، جوانە، پاکە، پاکژە، شوشەیە، ناسکە، نابێ بیڵیت تەم و مژ و خەڵتەی دنیا بگرێ، ئەبێ زوو خەریک بی. بۆیە منداڵ پێشەوەی کە لە دایکیش بێ، ئیسلام حەق و مافی بۆ داناوە. دایکێک منداڵێکی لەسکایە ئەتوانێت سە بە ڕۆژوونە بێ، لە مامۆستا حەملم هەیە، ئەڵە قەیناکە لە بەرخاتیەوەی کە نەکەویتە مەشەقە و منداڵەکەت ماندوو نەکەی، منداڵەکەت گەشەی تەواو بێ لەسکیە، تۆ توانی بە ڕۆژوونە بیت. ئیسلام تا ئەم حەددە حەقی منداڵێکی ساوای داوە کە لەسکی دایکا دروستە بێ، ئەڵە بۆت نییە دەستکاری کەیت، بۆ نییە لە ناوی بەری، بۆ نییە دەرمان بخۆی، بۆ نییە ئەشیعە بگری، بۆت نییە، هیچ شتێک مافی تۆ نییە. تەنانەت هاتە دەرەوە هەناسەیەکی دا یان کۆکی میراتێکەوێک و چۆن گەورەیە میراتێکەوێ. لە ئەخیری ڕەمەزانە تۆ ئەبێت سەرفتری منداڵێکی تازە لە دایک بوو بیت کە پێش جژن لە دایک بووە، وەکو چۆن سەرفتری گەورەیەکەیت، چکە بۆ نەفسێکە کیانێکە هاتۆتە دنیاوە، بەو شێوەی ئیسلام حسابی بۆکە. ئافەتێکی غامدیە بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. فەرمێی پێغەمبەری خوا زینام کردووە، حەدم لێ بە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕووی لێ وەرەگێڕێ، هەر چەند ئافرەتەکە هەوڵەدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. جا فەرمێی پێغەمبەری خوا حەملم هەیە، حەمل پاکم کەرەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ بڕۆ تا حەملەکە دانیت. ئێمە بووینایە 100 دکتۆر و لە ناوی بەرە و لە باری بەرە و ئەم مناڵە تووشی کێشەیە بێ و دژمنایەتی لێکە بێتەوە و کەسێ بمرێ لە 100 کەس باشترە و بکوژرێ و کێشەکە گەورەتر بێ. فەرمێ بڕۆ منداڵەکە، منداڵە تاوانی چییە؟ ئەم منداڵە ئەڕوات هەتاوەکو لە دایکە بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ بڕۆ شیری بەرێ. الله ئەکبەر، دایکەکە 2 دانە ساڵ یان 6 دانە مانگ شیرەدا بە مناڵە، دوایەتەوە لە تەنانێکی داتێ. فەرمێی پێغەمبەری خوا ها خۆی شتەخوا پێویستی بە من نەماوە، حق حدم لێ بە و باپا بمەوە، مستڕە لەسەروی کە پا بێتەوە. سەیری ئەم مجتەمع فاضیلەکە، سەیری ئەم خەڵکە چاکەکە، تاوانێک و بیرێ چێتەوە،
خەڵکی شەڵێ کاکە ئەوە تۆ بۆچی ئاوا خۆ فەزەح کرد خۆشی قسەنەکە عەشیرەتەکەی یەنە سەر خەت ئەڵێ حای ئێمە برد ئێدە هەرچیەک بوو ببوایە و کۆتایی پێ بەنا ئیساکەن تۆ بۆ کۆڵنایت پێغەمبەری خوا وازی لێ هێناوی پۆلیسی نار بە دواتە شەڕی لەسەر کردی شەڕ خەڵکی بۆ ناردی سژنی کردی لی گەڕێ ئێوە هەرە نێرێت تۆ بۆ هەرە چی تۆ بەردەسی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم منداڵەکەی بینی فەرمی چێ ئەم مناڵەتە بەنیەکە چێ ئەم مناڵە هەڵەگرێ ئەم منداڵە بێ بە ئەندامێک لەو کۆمەلگایە کەس ناو ناتوری خراپی لە نانێ ئەبێ بە ئەندامێک ئەبێ بە سەحابەیەک لەوانەی پێغەمبەری خواشی بینی بە صلی الله علیه و سلم حتمەنیش بینیوەتی کە مادەم چۆتە خزمەتی تا ئەو شێوەیە ئیسلام دێت عقوبە ڕائەگرێ لەسەر مناڵێک لەبەرەوە ئەم منداڵە بە بوشرا لە دایکە بێ منداڵ کە یێتە ناو کۆمەلگای ئیسلامیەوە یەدە کێشە بەڕانی خۆیان کاکەوە چی لێ قەوماوە وەڵی کاکتۆر نەمازانێ و دەستمان دەرچۆ حەملی هەیە خێزانم چی لێ قەوماوە کاکە زۆر لێ زیادە بێ بە من یعنی چی تو ئەو نەکێشە هەیە لەگەڵەوەی کە منداڵێکت هەبێ خۆی گەورە هیبەیەکی پێداوی خۆی گەورە بە زەکەریا فەرمێ یا زەکەریا ئینا نوبەشیڕوکە بغولامین اسمه یحیە کۆ لێمە مژدە و پێدەین مژدەیە خوا بیدا لە ئاسمانەوە بێت چی بێ فنادته الملائكة فما إن الله يبشرك بشي خزان إبراهيم وامرأته قائمة فضحكت فبشرناها بإسحاق خواهي قولهم مجدأ أدا بخزان إبراهيم بمنال واتم منال جي مجدو جي بشرايا جي أويكا لقل حملة درزبو بلي إخوة بيروزة به إخوة للنسيني إن شاء الله منالێکی صالح بێ دوعای بۆ بکەیت نەک مناڵ باریکی قورس بێ بۆیە مناڵ لە ئیسلامە ئەلم کاتەوە پەروەردەی دەست پێیەکە ئالەم کاتەوە مناڵ دوعای خێری بۆ بکرێ باوێ باوکو دایک ئەگەر چاک و صالح بن منداڵیشی شەڵا چاک و صالح بێ بلەمانە فەرمون وەکانە ئەبوهما صالحا ئەو دوو مناڵەی کە موسا و خضر ئەچن دیوارەکەیان بۆ بەرزەکەنەوە خی گەورە فەرمێ باوک و باپیریان چاک بووە باوکیانیان باپیریان عولەمانە فەرمون حەو پشتی باش بووە باپیری حەوتەمی باش بووە خی گەورم مناڵی پاراستووە لێرە واتە پاراستنی تۆ پاراستنی مناڵەکەتە نابێ بە عەقلیەتی زگورتێتی و گەنجی لێ خوڕیت چکە ئێساکەنە تۆ خێزانت پێکەوە ناوە خێزانت حەملی هەیە ئێساکەنە بووی بە باوک ئەبێ بە شەوازێکی تر بیر بکەیتەوە صلاحی خۆت کاریگەری هەیە لەسەر پەروەردەی مناڵەکەت بۆیە مناڵەکە لە ئیسلامە لە دایکە بوو یەکسەریان هێنایە خستە کۆشی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەبوو موسا فەرمێ منداڵێکم بوو هێنام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناوی نا ئیبراهیم دوای خورمایەکی ناخستێ دەمێەوە دوای دەستی هێنا بەسەریە دوای دوعای خێری بۆ کرد و دایمەوە پێغەمبەری خوان بینی صلی الله علیه وسلم سەحابەکانە فەرمون بانگی دا بەجوێی حەسەن و حوسەینە ئێمە بەواستەیەک بە 100 عەریزە ناگەینە مەسئولێک و دایرەیەک کە کابرا بمان بینێ منداڵێکە لە دایکە بێ نێرسێکی کاتە ناو پەڕۆیەکە وێتەوە بۆ دایک و باوکی خوالەتان نەسێنێ و ناوی تۆمار کەون بەیانی وەرن شادی بۆ دەرکەن ئەوانەی لە سەدەمی پێغەمبەری خوا لە دایک بوون صلی الله علیه وسلم گەیشتوونەتە سەری هەرەمەکەی دەوڵەتی ئیسلامی کە پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم واتە ئەو نەگە گرنگ بووە لایەن کە منداڵێ لە دایکە بێ ئەبێ سەرۆکی دەوڵەت بیبینێ شتی وا بۆ لە تاریخە بەڵێ چکە من گەورەیە ئەمە کابرا جنسیەیەکی هێنێ لە بەریتانیا ئەڵێ من مەلیکە حزوری هەبوو کە جنسیەکەیان دامێ بەڵام هەزار کەسی تریشی لێکۆ بۆتەوە سوێندیانە دەن کە خیانەت دەم جنسیە نەکەن اینجا جنسیەکیان هێنێ پاش 5 ساڵ و پاش 10 ساڵ و پاش 20 ساڵ بەڵام هەر لەو کاتی منداڵێ لە ئیسلامە لە دایکە بێ یەکسەرەکەوێتە کۆشی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا دوعای بۆکە عەبدوڵای کوڕی زوبەیر لە کاتێکە ئەسما هات بۆ مەدینە هیجرەتیان کرد کە چوونە قوبا یەکەم منداڵێ لە ئیسلامە لە دایک بۆ عەبدوڵای کوڕی زوبەیر بوو لە خۆشیە شاگەشکە بوون بۆ چکە یەهود وتبووی محەممەد و سەحابەکانی هاوڕێکانی سیحرمان لێ کردوون لەمە دوا مناڵیان نابێ هەر ئەم تۆزەیە کە هاتوون کۆتاییان پێ دێ و ئیتر هەمووی وجاغ شوێر و ئیتر کۆتاییان پێ و دوابڕاوە بن کە عەبدوڵای کوڕی زوبەیر لە دایک بوو عولەمانیان ئەفئانوت وازانین فەتحیان کردووە تیان کەواتە سیحرەکەی یەهود سەری نەگرت لە کاتێکا یەهود باعێکیان هەیە و خەبیرن لە مۆزوعی سیحرە هێنایان بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەسما ئەفەرمێ
هێنان بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خورمایەکی تەڕ کرد بە لیکە مبارەکەکی خستێ دەمی، دوای خێری بۆ کرد و دوای دایمەوە. مناڵ لە ئیسلامە ئاوا مامەڵەی لەگەڵا کرێ. ئەم منداڵە ساوە تازە لە دایک بووە، حەقی زۆرە بەسەر دایک و باوکەوە. بۆیە بینیت کە لە دایکە بێ حیوانی بۆ سەرە بڕێ، خەڵکی بۆ بانگە کرێ، عقیقەی بۆ ئەکرێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ مع الغلام عقیقته أهريق عنه دما وأميط عنه الأذى. فەرمێ منداڵ کە لە دایکە بێ خوێنێکی پێوە یان خوێنێکی بۆ برژن و سەریشی چاکن. بۆیە منداڵ هەرکە لە دایکە بێت کۆمەڵێ شت ڕۆکاتە باوک و دایکی بۆ ئەوەی کە دایکەکە هەز نەکات. ئەمە تەنها مەسئولیاتی ئەمە. ئەم تەنها وێڵاشەکەیان لێ کردەوە و منداڵەکە ناوکەکەیان بڕی، یەکسەر ئەدێتە دەستی باوکەکە بۆی کە بانگی بابەجوێیە. جەلای باوکە مێنێتەوە تا کاتەی کە خەتەنەیە کات، قژی بۆ تاشێ و بەقەدەر وەزنی قژەکەیەکا بەخێر. اینجا حیوانی بۆ سەرە بڕێ، اینجا ناوێکی جوانی بۆ دۆزنە ناوەکەی لێنێن، اینجا خزم و کەس کۆ کرێتەوە. منداڵێکمان بووە، خوای گەورە منداڵێکی پێبەخشی بین. گەورە منداڵە خوای گەورە نیدا بەچی ئەدرێ برام، وەڵی یەک نینۆکی بۆ دروست نەبێ و مناڵە هەموو کەون و کاینات بەبێ خوا ناتوان نینۆکێکی بۆ دانێنەوە. یەک نینۆک، یەک دانی بۆ دروست نەبێ، یەک ژینی نوقستان بێ. ئەو مناڵی داونی مەنغۆڵی کە تۆی بینیت کێشەی هەیە، مناڵە کێشەی چییە؟ یەک کرۆمۆسۆمی زیادە، کرۆمۆسۆمی 21 زیادە، لە جیاتی 2 کرۆمۆسۆم بێ 3 کرۆمۆسۆمە. بڕۆ بە خێراتی. دا ئەو مناڵە بەو شێوە معەوەقیە مێنێتەوە هەتاوەکو قیامەت. بۆیە دایکە عایشە کاتێ مناڵێ لە دایکە بۆی فەرموو سەلامەتە الحەمدولیلا، معافایە، هیچ کێشەیەکی نییە، نێ پرسی کوڕیان کچە. منداڵەکە ئاوا ئیستیقبالەکەن عالەمی ئیسلامیە. بۆیە بەڕێزەکانم منداڵ پەروەردەی لەو کاتەوە دەست پێ ئەکا کە تۆ بانگە دەی بەگوێیە، چکە بۆ هەرکە لە دایک بووە شەیتان نەغزەیەکی لیاوە، ئەو هاوارە لە تاو نەغزەی شەیتانەکە. هەندێک کەس دەوانەیە لە ڕووی توبیەوە بڵێن ئەم هاوار و گریانە بۆ مناڵ باشە چکە سیەکانی پاکاتەوە. منیش دەڵێم تەواوە، بەڵام هەموو ئاژەڵەکانی تر کە لەسکی دایکیانە گەورابن ئاویش لە دەوریانە و ئەمنیۆتێک فلود و تورەکەیەکیشیان بە دەورێ و لە دایکشە بوون و ناباڕێن و هەناسەشەیەن. ئەوە خێرە بەس ئادەمی زات هاواری لێ هەڵەسێ. کاتە مۆزوعەکە شتێکی ترە، شەیتان نخۆچی لێگرێ، بانگە دەی بەگوێیە یەکەم شت فۆرماتێکیتەوە شەیتانی لە دوورەخەیتەوە. کاتە پەروەردەی مناڵ لەو کاتەوە دەست پێ ناکا، دەو کاتەشەوە دەست پێیەکا کە ئەچیتە لای خێزانەکەت ئەڵێ اللهم جنبنا الشیطان وجنب الشیطان ما رزقتنا بسم الله. چیتە لای خێزانەکەت ئەڵێ خوایە شەیطانمان لێ دوورخەرە، بە شەیطانیش لەو بەرهەمە دوورخەرەوە کە لە بینی ئێمە ئایسەکەنە دروستە بێ. بۆیە گەم مناڵی زۆر لاسار و خراپ بێ خەڵک پێڵێ لێو بسم الله لەسەر نەکراوە. کاتە لەو کاتەوە پەروەردەی مناڵ دەست پێیەکە. ئێمە زۆر درەنگ بیرمان کەوتوتەوە کە ئیستاکەنا بیر لەواکەینەوەڵین ئاخ مناڵەکەم چی لێ بکەین مامۆستا، منداڵەکەم ئیستاکەنێ لە کولیەیە بەگوێم ناکە، مامۆستا مناڵەکەم نوێژ ناکە، مامۆستا مناڵەکەم لاسارە، مامۆستا مناڵەکەم ڕەفیقی خراپی هەیە، مامۆستا مناڵەکەم. قوربان جان تۆ زۆر درەنگ بیرە کەوتوتەوە، بەڵام ئیشاڵا نەچۆ بچێ لەگە خزمەتتان نابین بۆ ئەوەی کە بتوانین چارەسەری هەموو کێشەکانی مناڵ بکەین بەو شێوەیە کە بە تەندروست لە قورئان و سونەتا هاتووە. سلام علیکم وەرەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.